پاشەوەی لە ڤیدیۆی پێشووتردا ئەکاونتمان دروست کرد. ئێستا لەم ڤیدیۆیە داخڵ بە سیستەمەکە بینەوە. چەند خاڵێک ئەمێ لێرە ڕوونی کەمەوە. یەکەم ئەم سیستەمە سیستەمێکی وەب بیستە، یعنی لەسەر ئینتەرنێتی شەکا پێویستە هێڵی ئینتەرنێت هەبێ اینجا توانێت سیم سیستەمە بکەیت. و ئەم سیستەمە گونجاوە لەگەڵ هەموو ئەو جیهزانەیە کە توانی بڵێن سەرفی ئینتەرنێتیان پێ بکەی، بۆ نمونە مۆبایل یان تابلێت یان لاپتۆپ یان هەر جۆرێکی تری کۆمپیوتەر بێ. هەنێکیش لەوانەیە لە مۆبایلەوە ئاسانتر بێ، هەنێکیکە لەوانەیە حەزکەیت لە لاپتۆپەوە بیکەی، لەبەرەوە ئاساییە توانی بە هەر کامێکیان بیت داخڵ بی. ئێستا بۆی داخڵی سیستەمەکە بین پێویستە یەکەم جار ئەو ئیمێڵی زانکۆی سلێمانی داخڵکەین کە یەکەم جار ئەکاونتەکەمان پێ دروست کردووە، وەکو لە ڤیدیۆی پێشوە دروستمان کرد بەم ئەکاونتی. اینجا لێرە پاسوەردەی کە پێشتر داخڵمان کرد، اینجا لۆکین. بەڵێ ئەمە ئینتەرفیسی سەرەکی وێبسایتەکەیە. لێرە وەکو بەڕێستان ئاگادارن پرۆسی دڵنیایی جۆری لە 4 بەشی سەرەکی پێگاتووە کە بریتیە لە پارت 1 پارت 2 پارت 3 پارت 4. بەو 4 جۆرەوە دابش کراوە لەو دۆکیومنتانەی وەزارەتی خوێندنی باڵای کە چەند ساڵێک لەمە پێش بڵێن هەموو ساڵێ پڕمان کردوێتەوە. ئێستا ئامانجیێم بەر ئەم سیستەمە ئەوەیە هەموو ئەو زانیاریانەی کە لە پۆرتفۆلیۆکەیە داواکراوە و هەروەها لە کادەکەشا داواکراوە تۆ لەم سیستەمە لێرە داخڵی کەیت و دوایی خۆی سیستەمەکە پۆرتفۆلیۆکە بۆ بەرهەم بێنێ و هەروەها کادەکەشی بۆ بەرهەم بێنێ بڵێ ژمارەی خاڵەکانی چەنە. بەڵێ جا بەپی پۆرتفۆلیۆکە لە 4 بەش پێکاتووە. پارت 1 پرسنال ئینفۆرمیشن ئەکادمیک باکگراوندە و پارتی 2 بڵێن ئەتوانین لێرە بکەین بە کوردی. تەبەن لە هەر شوێنێکا ویستمان ئەتوانین زمانی کوردیان زمانی ئینگلیزی بەکاربێنین بە پێویستی. هەنێ جار لەوە چه پێویستکە یەک دوو جار ئاڵوگۆڕی پێ بکەی بۆی بزانی باشتر لە قسەکە تێبگەیە. بۆ نمونەگەر تۆ لێرە تێنەگەی لەم بەشە مەسەلەن وانەوتنەوە تاقیکردنەوەکان بەبەست لێی چیە، توانین شتە ئینگلیزیەکەی ئەوەی تریان بخوێنیتەوە، لەوانەیە تیچینگ ئێگزامینەیشنز بۆ نمونە بە هەر زمانێکیان ویستێ ئەتوانی بەو زمانە بەکاری بێنی. شەرط نییە مەسەڵەن بۆ نمونە فۆرمێک ئەمڕۆ بە ئینگلیزی پڕەکەیتەوە، لەوانەیە سبەینە فۆرمێکیان بە کوردی پڕکەیتەوە، کێشە نابێت. بەڵام ئەوەی کە گرنگەوەی هەموو ژمارەیەک بە تەنها بە ئینگلیزی داخڵکرێت، ژمارەکان نابێت بە کوردی داخڵکردن، پێویستە ژمارەکان بە ژمارە یعنی بە فۆنتی ئینگلیزی داخڵ بکرێت. زۆر باشە. ڕووکاری سەرەکی وێبسایتەکەمان بەم جۆرەیە. لێرەیە نووسراوە زانکۆی سلێمانی. هەر کاتێک کلیکی لێ بکەی لە هەر شوێنێکە و هێنێتەوە هۆم پیج، با بڵێن پیجی سەرەکی سەرەتا. لێرە سایت بارێکمانەیە. ئەم سایت بارە کۆمەڵێک زانیاری تایە کە لە کات شوێن خۆ باسیەکەین. لێرە نای ئەو مامۆستایی تایە کە ئێستا کە لۆگینی کردووە و هەروەها وێنەیەکیش ئەتوانین لێرە دانین کە ئێستا ئەڵێن چۆن دانین. یەکەم جار کە تۆیتە سیستەمەکەەوە یەکەم ئیش کە پێویستە بیکەی ئەوەیە لە بەشی یەکەمە زانیاری کەسی و باگراوندی ئەکادمی پڕکەیتەوە. ئەمە یەکەم خطوەیە، چکە ئەم بەشەیانە تۆ ڕەت دەکاتەوە بە چ قسمێک و بە چ کۆلێژێکەوەی. باشە ئێستا من یەکەم جار ئەمەکەم جا باسی بەشەکانی ترەکەم. بەڵێ زیادکردنیان چەندان. بەڵێ ئێستا لێرە ناویسیانی ئەم ناویسیانی یەکەم جار کە لە خۆتۆمارکردنا چنایەکە داخڵ کردێ بۆ خۆی ئێهێنێ بۆ ئێرە شتوانی بیگۆڕێگەردێ. لێرە پێویستە کۆلێژەکەت هەڵبژێری سەر بە چ کۆلێژێکی. من کۆلێژی بازرگانیم، بەشی یامار و کۆمپیوتەرم، ئەو بەشە هەڵبژێرم کە خۆم بڵێن سەر بەوە. پلی نازنای زانستێکە و چییە مامۆستا یاریدەر. ساڵی دەست بەکاربوون لە زانکۆ ساڵی چەند دەست بەکاربووی، مەسەلەن 2011. بەڵێ ژمارەی ساڵانی خزمەت 7 ساڵ. بەڵێ ڕەکەس. اینجا لێرە ڕۆژی لەدایکبوونەکە و داخڵەکەی بڵێن موالیدش. بەڵێ ئەم ڕقەمانە کە لێرە هەیە ئێسمەیەکە لەو حاڵەتانی کە تۆ پێویستەوە ڕقەمانە بە ئینگلیزی داخڵکەیت، لێرە ناتوانی بە کوردی داخڵیکەیت. و هەروەها ئەمانە ڤالیدەیشنی لەسەردانراوە بۆی کەمترین هەڵە بکە. ئێسەگەر ببینی چواردۆرەکەی سەوز بۆ ئەم ئینپوتە، واتە ئەو ڕقەمەی من داخڵم کردووە ڕێکوپێک مەسەڵەن بۆ نمونە 32 تۆ ناتوانانی ڕۆژ 32 بێ، لەبەرەوە سوور ئەوێ بۆ شێوازە. لە زۆربەی شوێنەکانە ئێمە ئەو ڕقەمانەمان وا لێ کردووە کە
بەڵێ چێکی لەسەر بکرێن جا خاڵێکی گرنگ ئەوەیە ئەم خاڵە سوورانی کە ئەم خاڵانە بڵێن ئەم ئەستێرانە کە نازانم چۆنە علاکو لە قاوەیە سوورە نازانم چییە ئەم ئەستێرانە یعنی چی ینی پێویستە پڕکرێتەوە ناتوانانی ئەو فۆرمە سەبمیتکی هەتاوەکو پڕینەکەی دۆکاتە ئەمەشیان لێرە پێویستە پڕ بکرێتەوە باش وێنەی کەسی ئێستا لێرە وێنەی کەسیەکە ئەبینی هیچ بڵێن ئەستێری لەگەڵان نییە کاتە من ئەتوانم بیکەم و ئەشتوانم نیکەم ئارەزوی خۆمە بەس لێرە من ئەیکەم وێنێکی خۆم دانێم پێم باشە مامۆسایەک داینێ ئەم وێنەیە بۆی لە سەرتاوە دەرکەوێ فەلسەفی وانەوتنەوە جارە پڕی ناکەمەوە کاتێکیکەم بەڵێ کارەکە سەرکەوتو بوو لەگەڵ هەموو یشێکی سەرکەوتووە یاخود یشێکە فەشەل بێنێ ئێمە پێتان ئەڵین مثلەن لە فیدباک هەیە ئەڵێت سیستەمەکە ئەڵێت سەرکەوتوو بۆ یاخودنا ئەوە لێرە وەکو بینن من ڕسمەکە ئەو ڕسمەی کە دامنا لەویا هاتە ئێرە ئێستا بێمەوە سەر هۆم پیجەکەەوەش سەرەکی توانم هەمیشە لە زانگۆ سلێمانەکە کلیککەم و بێمەوە پیجی سەرەکی لێرەیە بە بچمەوە بەشی یەکەم سێرەکەم بەش یەکەم لێرەیە چیم بۆ دروست بووە سەحێک ئەم سەحە باڵێن ئەم چێکە یعنی چی ینی ئەم بەشەم من تەواو کردووە ینی ئەم بەشەم کردووە کە خۆم تەماکرد ئێستا لێرەیە ئەمە بۆچی سفرە لەبەروی من ئەمان هیچم پڕ نەکردوێتەوە سفر سفر باشە و هەروەها لێرەشە سفر بۆ لەبەروی پڕم نەکردوێتەوە ئەمانە باشە ئێستا ئەگەر بێم ئەگەر من بێم لێرەیە بۆ نمونە توانستی کۆمپیوتەر پڕکەمەوە تەمان وە کۆزان لە بەشی یەکەما لە دۆکمنتەکە ئەمانە هەمووی هەیە توانستی کۆمپیوتەر توانستی زمان نازناوی زانستی لەگەڵ خوێندن و ڕۆنامە ئەکادیمیەکان ئەگەر بێمە توانستی کۆمپیوتەر لێرە پێویستە نای ئەو سۆفتوێرە بنووسم بەڵام هەموو بەشێک لە دوو بەش پێکاتەوە بەشی زیادکردن ئات لەگەڵ بەشی ڤیو کە بڵین پیشاندانە ئێستا من لێرەیە لە ڤیوەکە بینی هیچم زیاد نەکردووە لەبەر ئەوە هیچی تیان نیە لێرە باش ئەگەر ئێستا نای سۆفتوێرە زیاکەم بۆ نمونە ئەڵێم سۆفتوێرێکم من بیزانم بۆ نمونە ئەنووسم فۆتۆشۆپ باشە ئاستی بەکارهێنانەکەم چی ئایا زۆر باشی لێزانم باشم پرۆفشناڵم مامناوەندم باشە ئێستا کاتێک ئەم ئەڵێ سەرکەوتوو بوو ئەبینی لێرەیە چی بوو یەک ڕیکۆردم بۆ زیادکرا ئەگەر من لە سێ چوار بەرنامە بزانم کاتە پێویستە سێ چوار جارم فۆرمە پڕکەمەوە باشە ئێستا ناوی بەرنامەیەکی کەشە نووسم لێرەیە مثلەن لەمەیە باشم بەو شێوازە ئەبینی ئێستا دوو ڕیکۆردم هەیە لێرەیە ئەگەر سیانم سێ بەرنامە بزانم سێدانم دەدانە بزانی دەدانم ئێستا لێرەیە دوو بەتنمانێ کردارەکان کە ئەمە هاوشێوەیە لە هەموو پێیجەکان یەکەمیان بۆ گۆڕین گریمان منم فۆتۆشۆپە بە هەڵم مامناوەندەم داخل کردووەمێ بیکەم بە باش ئەچمە سەر ئێرە لێرە ئاڵم ئاستەکەم باشە کارەکە سەرکەوتوو بوو و هەروەها ئاستەکەشم گۆڕا بۆ باش ئەگەر مەیەکێ لەمانە بسڕمەوە بۆ نمونە ڤیژوەڵ ستۆدیۆ لێرە کۆنفرمیشنێکی هێڵایە تێبی سڕیتەوە ئەگەر بڵێم بەڵێ سڕێتەوە ئەگەر بڵێم نەخێر ئەوە نایسڕێتەوە ئێستا گەر بێمە بۆ هۆم پیج بەشی یەکەم لێرە زیاتر ئەبینی نووسراوە چی لێرە نووسراوە دوو ئەم دووە واتای چییە واتای ئەوەیە من دوو ڕیکۆردم پڕ کردەوە ئەمە بە هیچ جۆرێک مانای خاڵ ناگەێنێت تۆ دوو خاڵە لەسەر ئەمە وەرگرتووە تەنها مەبەست لەوەیە دوو ڕیکۆردی پڕ کردوێتەوە ئەمە سوودەکەی چییە لەمەیە سوودی ئەوەیە تۆ بۆی بزانی بەشەکان چی و کردو و گەشتوی بەکوێت چکە تۆ ئەم فۆرمە بە یەک ڕۆژ پڕ ناکرێتەوە ئەم فۆرمەیشی مرانەی هەفتەیە بێ یان چەند وەجبەیەک پڕێکیتەوە بۆی کە وەجبەی داهاتوو هاتیتەوە بزانی چی و کردو و گەشتوی بەکوێ هەمیشە توانی لێرەوە سەیریکەیتەوە بینی لێرەیە گەر بچمەوە سەر ڤیوەکە ئەگە بچمەوە سەر ڤیوەکە ئەتوانم سەیریکەمەوە باش بە هەمان شێوە بۆ بەشەکانی تریش ئەمان هەمویان هاوشێوی یەکتری مەسەن توانستی زمان لێرەیە زمانی مەسە من زمانی تورکی ئەزانم ئەتوانم بە تورکی داخڵیکەم لێرەیە بنووسم تورکی ئاستەکەم مامناوەندە سەرکەوتوو ئاستی زمانی تورکی مامناوەندە ئەگەر دوو زمان بێ ئەم جارێکیان بە ئینگلیزی داخڵەکە ئەمە هیچ کێشەیەک نییە لێرە بەڕاستی تۆ اختیاری خۆتە چۆن ئەتێ بە کوردی داخلیکە یا بە ئینگلیزی ئەوە یعنی هیچ لە مۆزوعەکە ناگۆڕێ نە لە خاڵەکان تەگۆڕێنە لە پۆرتفۆلیۆکە بەڵام باشتر وایە بە یەک زمان دەست پێەکە هەر بۆ زمانە بەردەوام بی
و پیتی لاتینی بەکار نێنی چکە دوایی لە فۆرمی پۆرتفۆلیۆکە تا لەوە چێ جوان نەبێ ینی مەسەڵەن فرەنچەکە بەسم بۆ بنووسی فەڕەنسی بەو شێوازە دەرکەوێ یاوە تا بە کوردی پەتی نووسە فەڕەنسی یان توانی بە ئینگلیزی پڕکەیتەوە بنووسی فرەنچ بەڵێمش ئاستەکەی دیارریەکەم کەواتە ئێسەوەی لێرە تێگەشتین لەم سیستەمە ئەوەیە تۆ لە هەر بەشێکا بتەوێت چەند ڕیکۆردێک زیاکەی پێویستە چەند جارێک ئاتبیتەوە و هەروەها پیشاندانەکە هەمیشە توانی بیبینیتەوە ئەم داتایانە و نافەوتێ هەر ڕۆژێککە بیتەوە توانی سێریکەی تۆ دەستکاری ئەم زانیاریانی تۆش هیچ کەسێکیکە نات بەردەست نییە لە لای بە هیچ جۆرە هیچ کەس بەردەست نییە لە لای تەنها لە لای سەرۆکی دنیای جۆری کۆلێژەکەت نەبێ کە ئەویش بەم شێوازە نایبینێ دوایی لە مەجاالشیا لە ڤیددیوچیا باسێکن چۆن ئەم شتانە ئەم زانیاریانە چۆن هەبینێت بەڵێ ئیتر بەشی یەکەم هەموو ئەمانەی لەسەر نازنای زانستی خوێن و بڕۆنامە ئەکادیمیەکان یا هەنێک لەمانە لەوانەیە احتیمالە بۆ شمولی تۆ نەکە وەلو بەشی یەکەم بۆ هەموو کەسێک ئەبێت پڕیکات شتم زانیاریانە پێویستە مەسەلەن لێرەیە نازنای زانستی و چییە ئەمە چەند نازناو هەبێت لێرەیە پڕیەکەی مەسەن بۆ نەتۆ ئەگەر نازناوەکە و پرۆفیسۆری یاریدە دەربێت پێویستە مامۆستا یاریدە دەر زیادکەی اینجا مامۆستا اینجا هەروە یاریدەدەری پرۆفیسۆریانی خاڵ بە خاڵ پێویستە هەمویان پڕکەیتەوە یەکەم جار بۆ بەس هەموو کەسێ بێ مامۆستا یاریدەدە پڕکاتەوە چکە بەلایەنی کەمەوە بێت لەقەبەکەی مامۆستا یاریدە دەربێت بەرواری وەرگرتنی بڕوانامە لێرەیە نووسیت پێویست ناکە ئازان ئەم شتانە هەمووی پڕکەینەوە بەڵێ وڵات مەساڵی یونایتد کینگدەم خۆی هات شوێنەکە چییە مەسەڵەن چ شارێک هێناوتە لە بەڵێ وڵاتەکە اینجا شارەکە و هەروەها چەند پەیپەر لەسەر ئەمە بڵاوکراوەتەوە مەسەڵەن یەک ئەگەر هیچیشی نەکردو بنووسە سفر لێرەیە باشە بنووسم یەک تۆماریەکە بەڵێ ئەبینی سەرکەوتوو ئێستا من لەقەبی مامۆستا یاریدە دەرم زیاد کردووە و لەقەبی دووەم چیەکەم ئەگەر بڵین مامۆستا بم ئەو کاتە لەقەبی مامۆستایەکەش دیاکەم هەروەها لەقەبەکانی تریش هەمووی زیاد دەکەم بەو شێوازە ئەمە بەشی یەکەم بەو شێوازێ بەشەکانی تریش بە هەمان شێوە هاوشێوەن بۆ نمونە بەشی دووەم گفتوگۆنامەی خوێندنی باڵا سەرپەرشتی خوێندنی باڵا خوێندنی باڵا ماستەر دکتۆرا و خوێندنی بەکالۆرس لە ڤیددیۆی چکای باسیەوەکەم سپاس بۆ گوێگرتنتان